كعمر دەچێتە ژوورەوە دەبین دەڵێن عومەر هات. سەحابە زۆرێکی ترسی لێ دەنیشێت نەکا بۆ شتێکی خراپ هات پێ عومەر. ئەی عومەر بۆچی هاتووی؟ دەڵێ بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام نەسیحەتی دەکات دەفەرمێ ئەی عومەر تاکەی تۆ لەسەر ئەو عینادیە دەمێنیتەوە، تاکەی تۆ بەردەوام دەبی لەسەر تعەسوب و دەمارگیریت بۆ عادەتی قەومەکەت کە هەڵەیە. ئەوەی من پێ هاتووم لەلایەن پەروەردگارتەوەیە. عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێ چۆک دادا و دەڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. سەحابە ڕەزای خوای گەورەیان لێ بێ کە لەوێن هەموویان دڵخۆش دەبن چونکە دەزانن دعاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هاتە دی کە فەرمووی اللهم أعز الإسلام بأحد العمرين. ئەی خوایە ئەی پەروەردگار ئیسلام بە عیززەت